سواتان لێبێ زەم لە بڕارێکی تازای وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە ئەڵێت کەوا هەڵگرتنی چەک لەلایەن هاوڵاتیانەوە قەدەغەیە جگە لە دەمانچە و کلاشنکۆف ئەوش بە ڕەزامەندیان بە مۆڵەتی هێز ئەمنیەکان نەبێت. ئێمە ئەمڕۆ پرسین بۆچی هاوڵاتیان پەنا بۆچەکە بن، ئایا لە ژیانی خۆیان دڵنیانین کە پارێزراوە یان سیخیان بە هێز ئەمنیەکان نییە کە ژیانیان پارێزن، ئایا بۆچی خەڵک پەنا بۆ دادگا نابە لە کاتێکە کە زوڵمێکی لێکری. ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەی بزانین ئەوان چیمان پێڵ لەگەڵمان. حکومت وەکو پێویست بنبڕی چەکداری نەکرد. ئەسێرەکەی دوو قسە لەگەڵ بەرامبەرەکەیەکە و دەست بۆ دەمانچەکە بە یان ڕاکە بۆ سیارەکە بۆ تفەنگەکەی هیچ پاڵپشتێکە هەمێت بە دادگا نەدە هەمێت بەو کەسە ئەدەکە لە پشتەوەیە ئەوەیە مەوزوعەکە قەت خەیاڵ نەکەی پیاوێکی فەقی لە خۆی هەتە زەلای مەبکوژێ هەمووی ڕاهاتووە سەیرەکەی شتە هەزماڵێک وەستاشێک شەکێکی هەیە لە ماڵەوە سیلاحێکی هەیە لە ماڵەوە وڵای چەک هیچ شتێ ناپارێزی ئەمڕۆ تۆ بتوێت چەکەڵگیری بۆچی هەڵگیری پۆلیسە لە ئێسنای دەواما بێچەکی پێ بڵێ بەس کە مەدەنیە جلێکی مەدەنی لەبەرەکە بۆ دەمانچەیەکە بێرەیە دادگای ئێستاکە دەستی کەسەکانی لە پشتەوەی کابرا ئەگەر پشتێکی نەبێ ناتوانێت بەچەکەەوە بسوڕێتەوە بەچەکەەوە تەعدا لە کەسێ بکە کوڕەکە ئەچێ پێچەکە کوژەیە هەمومان هەڵەستین پارەی بۆ کۆکەینەوە بە پەلەپەل هەزار دوو واستەی بۆکەین هەر لەمێ مەسوولەکانی خۆمان بن بە واستەی پەری شێدەین هیچ ئەلانیۆی تیژ بە خۆی تەماشاکە من خەڵکی ئاساویم فەرمو بزان چەکم پێ ئەوە خەڵکی ئاسایە بزان چەکی پێ حکەمە تا ئیسا ئەو شتەی نەکرۆ کە هەتا خەڵک پەنای بۆ بەرێ سیقەیان نییە بەڵێ محکەمە بڕێ خەڵک دەستی بەسەر ئاگردووە بۆ بڕێکەوە بۆ بڕێ نییە وەزارەتی ناوخۆ بڕارێکی دەرکردووە ئەڵێ چەک داماڵم لە خەڵک ینی خەڵکی مەدەنی نابێت چەکی پێبێت مەگەر دەماچە و کلاشنکۆڤ ئەویش بە مۆڵەتی هێز ئەمنیەکان پرسیارەکە خەڵک بۆ پەنا بۆ چەکە بە ئێستا ینی ژیانی پارێزراو نیە یان دڵنیان نیە لەوەی کە ژیانی پارێزراوە بۆچی پەنا بۆ چەکە با خەڵک بەڵێ بەڕاستەکەی خەڵک لەم شارەی ئێمە چەکدار زۆرە چەکدار زۆرە وە کۆنتترۆلیش نەکرا و کڕین و فرۆشتی زۆر پێوەکرێ بۆچی حکومت ناتوانێت کۆنتترۆلی بکە ئایا ئەم خەڵکی کە چەکی هەڵگرتەوە کوتۆڵەی ژیانی لە ژیانی خۆی دڵنیان نییە ینی ئەترسێ هێز ئەمنیەکان یانتوانێەوە ژیانی بپارێزن بۆچی پەنایان بۆ چەک بردو بڵێ بەڵێ ئەم بەڕاستیەکەی خەڵک حەزەکە چەکێ بێ لە ماڵەوە بۆ ئەوەی بۆ حاڵەتێک کە کێشێ شتێکە بوو چەکی هەبێ لە ماڵە ئەوانێ لە کاتی دروستبوونی کێشە خەڵکی بۆ لە زیاتی چەک پەنا بۆ دادگا نابە لە دادگا داوای حەقی خۆی لەم شاری ئێمە کێشەی کۆمەڵایەتی هەیە دادگاکان وەکو پێویست ئەوە نییە دوایشە حکومت وەکو پێویست بنبڕی چەکداری نەکردەوە حکومت بۆ ناتوانێت کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکە کە تۆڵێ ینی کۆنتترۆلی ئەوە بکات وردە وردە ئەم چەکانەدا ماڵە تاوەکو خەڵکی تر دڵنیا بێت لەوەی کەسێک بەچەکەەوە نایەتە سەر ئەم تادای لێ بکات زوڵمی لێ بکەن بەڵێ حکومت دەتوانێت ئەو دیاردەیە کۆنتترۆلکە بەڵام ناوێ بیکە نازانم ئەو ناتوانم بڵێم بەڵام حکومت ئەتوانێت کۆنتترۆلی چەکداری بکات پرسیارێکمەیە حکومەتی هەرێم ئەڵێ نابێت خەڵک چەکی پێبێت بۆچی خەڵک چەک هەڵەگرێ ینی لە ژیانی خۆی دڵنیانیە لە چی ئەترسێ خەڵکە چەک هەڵەگرێ ئەترسێ هەیە بۆ زەقەکەدا خوشانی بۆ خۆشیەکە بۆ خۆش و بۆ فیزەکاسی هەیش ئەترسێ هەی شێوانەیە مشکلێ هەبێەوە ناتوانێت باشە حکومت بۆ نەیتوانیوە ئەو کێشانەی خەڵک چارەسەر بکە لە ڕێگەی دادگاوە تاوەکو خەڵک چەک هەڵ نەگرێتی بۆی لاغ نایە ئەی لاغی نایە هەرێکی عید حیزبێکەوە هەرێکی عیدێکیەوە هەرێکی مەسوود سەر بەیەکەوە لەبەر ناتوانێت خەڵک لە کاتێکا کە بۆ نمونە کەسێک زوڵمێکی لێکە بۆ پەنا بۆ دادگا نابێت تا لە ڕێگەی دادگاوی کێشەکەی چارەسەر بکە کە ئیتر چەکی نەبێت پەنا بۆی یەتر و بەسەر حەقوێتەنێ چاڵی دادگا ناکە ئێنای شتێکی بە دادگانی ئەرێ بانی بەلێدا بانی حکومەت و بانی بەلێدا لەلایانی مەسوودەکە لایانی ینی باستە واستەکاری تێکەوێ ئەڵێ حەقەکەی خۆم بیکەمە باش ئەوێ ئێستا وەکو خەڵگەڵێن خەڵکێکی زۆر لە چەمچەماڵە چەکی پێ نێنی چەکی نەبێ دوچە گوشەی نەوێ بۆچی خەڵکی چەمچەماڵ زیاتر چەک هەڵەگرن وەڵا هەموو شوێنەکەی چەمچەماڵ دیارە هەموو شوێنەکەیەتی بەس چەمچەماڵ لاوەکەی دیارە عەدەد زیادە هینەیە ئاژا و شەڕ و هەراوین درێ پیاوە کورتنە ئێستا حکومەت بڕارێکی دەرکردو ئەڵێ مەمنوعە چەک لە لایکشەوە ئەزانێ خەڵکێکی زۆرم چەکەیان هەیە باشە ئایا حکومت ناتوانێم چەکانە لەو خەڵکەوە مەسوودێکە و ئەوەی بەتەواتی لە مەسوولەکان لێن خۆ چەک دامانێت و
ئەوەی مەسین بێت یعنی پێشمەرگە بچ بێت ئینجازە بچەکەی لە مەغزن داناتوو لای خۆیان و نێری بەتەوە بازارەوە بەیەکسەماتوان ئایا خەڵک چەکی پێ نەبێ باشەیە پێی بێ پێ نەبێ باشدا ئەوەی کەس لە کەس نەترسێ نەتەزێ و بە گوێرە دادگا عیش بکات و محکەمەش بکات و کەس ناتوانێت ئین بێ چەکی بێ خەڵک بۆ ئەترسێ لەوەی هەمیشە خۆی خاوەنی چەک بیانی هەمیشە چەک هەڵەگرێت لە چی ئەترسێ ئایا ژیانی پارێزراو نییە لەوە ترسێ زوڵمی لێ بکرێت هۆکار چیە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستانە چەکی هەڵگرتووە بەڕای وڵای هەندێکی تر لەبەری کێشەی کۆمەڵایەتی و هەرێکی هەر خۆی حەزی لێ هەڵی گرێ و هاتر هەرشی وەک بینی لاتەوە حکومت نەیتوانیوە لە ڕێگەی دادگاکانەوە و کێشە کۆمەڵایەتیانە چارەسەر بکات تا خەڵک پەنا بۆ چەکی خۆی نەبات بە جۆرە پێویست نا خودی خەڵکەکە خۆی کاتێک کە کەسێک زوڵم لە کەسێکە ئەو کەسێک کە زوڵمی لێکراوە بۆ پەنا بۆ دادگا نابا ینی بۆ ناچێت لە دادگا داوای حەقی خۆی پا خۆی چەکەکە هەڵەگرێت احترام شەکەکە سەر شەخسەکە خۆی هەیە پەنای بۆ باهەیە پەنای بۆ نابە ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ بەڕای تۆ بڕیارێکی چۆن ئایا دروستە وەکو خۆی جێبەجێکرێ بەڕای ئەگە جێبەجێ کرێشتێکی چاکە والله قوربان ئەم شەکە لە ئەسڵ و ئەساسی غەڵەتە غەڵەتە کە مواتنی عێراقی بەخاس بە عام بەگەنج گشتیانی کە هەڵی بگرێ چی دەمانچە چی تفەنگ هەر سلاح بێک گشتی غەڵەتە هەڵگرتنی غەڵەتە وایەن وانە غەڵەتە ئەم هەڵگرتنا هەرچیەکە باسیەکەی دوو قسە لەگەڵ بەرامبەرەکەیەکە و دەست بۆ دەمانچەکە بە یان ڕاکە بۆ سیارەکە بۆ تفەنگەکەی باشە بۆچی خەڵک ینی لە ڕێگەی دادگاوە حقەکەی خۆی لە ڕێگەی محکەمەوە حقەکەی خۆی وەراگرێتەوە ئەجێ ئەڵێ من بۆ سیلاحەکە ئێوە تەوا غەڵەتە ئەی بۆ پەنا بۆ محکەمە نابێتەوە ملەتی خاصن ملەتی خۆمان ئەوە بەهانە بۆ ئەو بەزما بە بۆ ئەوەی بۆ محکەمە نایبا و لە ینی هەنا بۆ سیلاحەکە بە باشە خەڵک کاتێک کەسێ زوڵمێکی لێکرێ کە پەنا بۆ دادگا بە هەندێک جار ئەڵێن تاوانبارەکە دوای ماوەیەک بەرە بێ یان بەر ئەفادی عامەکەوی یان بەر واستەکە یان کەسێک لە زیندانەکە دەری باش ئەمە هۆکار نەبوو بۆی خەڵک سیخەی بە محکەمە و دادگانەمێنێ هەر خۆی ئەڵێ من حەقی خۆمەکەمەوە یاخر غڵەتە ئەو کەسە کە ئەوە بەو شێوەیە ئەڵێ خۆم حەقی خۆمەسەنم ڕاست نییە باشە ئێستا لە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ هاتووە ئەڵێ ڕێگە بە دەمانچە و کلاشنکۆفە درێ لەژێر چاودێری هێزە ئەمنیەکانە ئایا ئەم دووچەکە بۆ کاری خراپە بەکار ناهێنرێت دەمانچە و کلاش بۆ کاری خراپە بەکاترێ بەس ئەگەر پابند من بۆ بڕیارەی وەزارەتی ناوخۆوە زۆر چاکە بەڕای تۆ بڕیارەکە ئەتوان وەکو خۆی جێبەجێکەن حکومەت دەتوانێت جێبەجێ بکە بەسەر خەڵکە واللهی جاوش ئەو حکومەتە من دەتوانێت حکومەتم نییە من ئەمریکەمە سەر بڵم تۆ ئەم بڕیارە دەبێت هەست بخێ بەسە مواتنەوە بەسەر عێراقیەکان ئەتوانێت بیکات ئەتوانێت بیکا بەس ئەگەر بیکەن ئەگەر ئەتوانن منعی بکەن بەس کەونەیکەن دەسەڵات من و تویتیان نییە مام حاجی بەڕای تۆ بۆچی هەندێک خەڵک پەنا بۆ چەکە بەر والله برا کە بەنا بۆ چەک ئەبا لە سوڵتەکە ناترسێ ئەگەر لە سوڵتەکە بترسێ ناوێرە پەنا بۆ چەک بەرێ ئەگەر سوڵتەکە لە سەرۆوە لە ئاسکەرەکەیەوە لە ئاسایشتەکەەوە شەکەکەی لە دایرەکەی خۆی دانا ئاسکەرەکە لە شوونەکەی خۆی دانا ئەتوانێت ماڵ بە ماڵ بگەرە شەک هەچێ پێی بوو لێ بسەنێ ما قولێ من ئاسایشتەکە هاوسێمە شەکی هەبێ من نەبێ چونکی لەگە قڕێکی بێ لەگە ماوەیەک سەپەنە بۆ شەکەکەیە بەیان شورتەکە ئەمە وەزعەکەیەتی بۆچی کاتێک کەسێک زوڵمێکی لێکرێ پەنا نابات بۆ دادگا ڕاستەوخۆ بە چەکەکەی خۆی تۆڵی خۆیەکاتەوە بۆم پەنا بۆ محکەمە نابە لێەوە حەقی خۆی وەرگێت ئەوەش هەر بەعیزی دەوە حکومەتەکەیە ئەگەر حکومەتەکە زیان سەیتەری هەبێ ئەو ناوێرێ کوتوبڕ پەلەمەر بۆ شەکەکە بەرە ناچار ئەبێت پەلەمەر بۆ دادگا ئابە هیچە پاڵپشتێکە هەمێت بە دادگا نادە هەمێت بەو کەسە ئادەکە لە پشتەوەیە ئەوەیە مەوزوعەکە قەت خەیاڵ نەگەی پیاوێکی فەقی لە خۆی هەرتە زەلامە بکوژێ ئللا یەکێ لە پشتی بۆ ئەیکوژێ پشتی بە کەسێتر بەستووە دڵنیا لەوەی کە کەسێکەوەی کەوا بێکێک هەیە پاڵپشتێکە دەرنیایە 100% ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ بەڕای تۆ ئەبێتە هۆی ئەوەی خەڵک چەکی لێدان ماڵێ بەێ ئەگەر بڕیارەکە مەبەستیان بێ بە حەقیقی بەرێ ئەتوانن تا ئێستا نەکراوە ئێتر ئەوە خۆیان نیان کرد ئەوە خۆیان ئەزانن بەس ئەبێت جارێ لە قیادە ئەسکەرەکەی خۆی دەستی پێ بکە کە خۆی ئەسکەرەکەی نەماتوانێت مەفرەزیە دروست بکە لەنا هەموو شارەکانە بەڕای تۆ خەڵک هەیە زەرمەندبوویە لەوەی کە
ئاوا خەڵکی مەدەنی چەکی پێ بەڵێ من خۆم جیرانم بوو تەقەی لەگەر هەر ماڵ مناڵم تۆقی یەک دیوار گولە بەهاتە ماڵ مناڵمی خلاص دەکرد تەقەی لەو خەری مناڵەکان من خلاص کرد بەڵێوان شەڕیان بوو خەریک و ئێوەش پێوە هەر جیران خۆم نازام شەڕی بۆ لانا تەقیان لە ماڵەکەی کرد نازام چۆن تەقیان لێ کرد دیارە شتێکەکە بوو بۆیە تەقیان لێ کردو ئێستا شەکە هە بە قاپیەکانەوە بە دیوارەکەی منشەوە ماڵ ئەوە جاریوایە تۆ تەرەفی شەڕەکەش نیش بەڵام بەبووی ئەو شەڕەوە تۆش پێوە من ئەڵێم هەر ئەوە نەتر باتە لەوانە ئاگی لە سیارەکەشم بەردایە هاتە ناو ماڵەکەەوە حکومت وەکو پێویست بنبڕی چەکداری نەکرد ئەسێرەکەی دوو قسە لەگەڵ بەرامبەرەکەیەکە و دەست بۆ دەمان چەکا بە یان ڕاکە بۆ سیارەکە بۆ تفەنگەکەی هیچ پاڵپشتێکە هەمێت بە دادگا دەهمێت بەو کەسە ئادەکە لە پشتەوەیە ئەوەیە مەوزوعەکە قەت خیال نەگەی پیاوێکی فەقی لە خۆی هەتە زەلای من بکوژێت هەمووی ڕاهاتووە سەیرە گەیشتە هەزماڵک وەستاشێک شەکێکی هەیە لە ماڵەوە سیلاحێکی هەیە لە ماڵەوە وڵای چەک هیچ شتێ ناپارێزی ئەمڕۆ تۆ بتوێت چەکەڵگیری بۆچی هەڵگیری پۆلیسا لە ئەسنای داواما بێچەکی پێ بڵێ بەس کە مەدەنیە جلێکی مەدەنی لەبەرەکە بۆ دەمانچەیەکە بەیرەیە دادگای ئێستاکە دەستی کەسەکانی لە پشتەوەی کابرا ئەگەر پشتێکی نەبێ ناتوانێت بەچەکەەوە بسوڕێتەوە بەچەکەەوە تەعدا لە کەسێ بکە کوڕەکە چییە یەکێکە کوژەیە هەمومان هەڵەستین پارەی بۆ کۆکەینەوە بە پەلەپەل هەزار دوو واستەی بۆکەین هەر لەمێ مەسوولەکانی خۆمان بن بە واستەی بەری شێدەین هیچ ئەلانەوەی تریش بە خۆی تەماشاک من خەڵکی ئاساویم فەرمو بزان چەکم پێ ئەوە خەڵکی ئاسایە بزان چەکی پێ حکەمە تا ئیستا ئەو شتەی نەکردو کە هەتا خەڵک پەنای بۆ بەرێ سیقەیان نییە بەڵێ محکەمە بڕێ خەڵک دەستی بەسەر ئاگردووە بۆ بڕێکەوە بۆ بڕێ نییە بۆچی خەڵک پەنا بۆ شەکە بایەستە وڵای مڵم چی پەنا بۆ چەک بەرێ خەڵکێکە بینی خەڵکێکی زۆر مەدەنیە خەڵکی مەدەنی چەکی هەڵگرتووە ئایا لە ژیانی خۆیان نەترسن لەوە ئەترسن زوڵمیان لێ بکریان لەبەر چیە چەکەڵەگرت وڵای چەک هیچ شتێ ناپارێزی ئەمڕۆ تۆ بتوێت چەکەڵگیری بۆچی هەڵگیری مەگە بەس بۆ جوانی بووە عادەتێکە فێر ببێنە باوڕ ناکەم شتێکی پێ بکرێت لێرە چکە شتێکی پێ بگەیت تووشی بسی بەدەوی بەچێک خەڵکانێکەکەی ئەڵێن کێشەی کۆمەڵایەتیمانەیە یان دوژمندارین بۆیە چەکمان هەڵگرتووە بۆ ئەو خەڵکانە ناچن لە ڕێگەی دادگاوە حقیقی خۆیان وەربگرنەوە پەنا بۆ چەک نەبە وڵای خۆی ئەوە شتێکی باش خۆی خیوا وایە لە ڕێی دادگا شتە چارەسەر بکرێت نەوەکو تۆ بە چەکێک لەم بازاڕە خوان و خاستە تووشی شتێت بی دوژمنەکانی بیدانێت کۆمەڵی خەڵتری پێوە بێ ئایدی شەڕەکەش نییە تەرەف نییە بەڵام بەهۆیەوەی لە ئەو شوێنە بۆ پێ چۆڵای نیە تو ناحەزت تێ چاکەڵەگەری ئەبێنیت ناو شار و خەڵباڵی بەڕای تۆ خەڵک متمانەی بە محکەمە نییە بۆیە پەنا بۆ چەکە بە یان هۆکاری چییە خەڵکێک ناچێتە محکەمە حقیقی خۆی وەرگێتەوە وڵای هۆکاری بە زێمالیە نەبووم بۆ ینی محکەمە توانێت شتی هەر بکە خابی نییە توانێت شتی هەر بکە ئەوەی کە چووە چین کرا شتێکی کراوە حکوومەتی هەرێمە توانێت بەم بڕیارە چەک لە خەڵکی ئاسایی وەرگێتەوە چەکیان لێدا بماڵێ بۆی کەس چەکی پێ نەبێ لە کاتی شەڕابەکاری بێنێ وڵای تەمانەتوانێت حکوومەت توانێت شتێ بکگەر بیکە بۆ تا ئێستا نەکراوە خەڵکێکەیە زەرمەند بووە یان تووشی ڕوودا بووە یان کەسوکاری دەستداوە بەهۆی ئەو کێشە کۆمەڵایەتیانەوە کە یەکێک لە تەرەفەکان چەکی پێ بوو وڵای وایە بکرێ بەسکە نەکراوە ئەوش ڕێن خۆیان باشتر بزان وڵی لەبەر بەرژەوەندی خۆیت بزان بۆچی لەبەرەوەیکەوە هەڵێگرێت هەڵبەتە شتێکی هەیە لەبەی ناو یان خۆزنی پێ دەرەکات دێنە هیچ پێویست ناکە خەڵکێکەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەو کێشەی کۆمەڵایەتیەوە ئەگەر ڕاستەوێ ئەبێ بە هین حرکرێت بە محکەمەوە بە دادگا پەنا نابن بۆ محکەمە و دادگا لێو حەقی ئەزانی بۆ نایبە لەبەرەوەی ئیشەکانی بۆ ناکەن بە جدی بەڕاستی نەوەڵا ناکری نەوەڵا واسەیەکێ بێ نایکا پشت گوێ خاو کێشەکە بۆ منوت و درستەکە خوارسێتە پێ ینی لە محکەمەکانە واستەکاریە کرێ ئەو کەسێک کە زوڵمی کردو بە ئاسانی بەرە بێ حەقی لێ ناکەنەوە بۆیە پەنای برا مستحیل بۆ وایە ئارە وڵا کاکە جەناوای ئێستا وەزارەتی ناوخۆ ئەڵێ ئەبێ خەڵک لە چەکی با بڵێن ئەوە کەسانی چەکیان پێ چەکانیان لێ وەرگن لیان دام ماڵین بەڕای تۆم بڕیارە جێبەجێەکەن خەڵگەتوانن ئەو چەکەت لێ وەرگنەوە بەخوا زەحمەتە نەوە لە ناکە ئەخ ناتوان لەبەرەوەی ئەو خەڵکە هەمووی چەکدارە هەموو چەکدارە و ئەیش بەهۆی شتێکەوە ئەو لەبەرە بنبڕ نابێ ئەوە گەتیشی لە ماڵەوە هەموو ماڵێ چەکی دوانی هەرتیایە ئەو بنبڕ نابێ و ئەمە ئەم چەکە کە هەموو کەسێک چەکی پێ و کوتۆڵەی مەترسی بۆ سەر ژیانی دەوروبەرەکەی دروست نەکردەوە بارەوەلا دروستی کردووە بارەوە دروستی کردووە چییە لە کاکە دەسەڵات و خەڵکە نییە
قانونەکەەوە هەم سەیتەر نییە بەسەر خەڵکەکەیەکە ئیشەکەی بۆ جێبەجێ بکات و مسەیتەر بێ نەتوانێت هەچ کێشەیەکی بۆی حەلکات هێزانامنیەکان ناتوانن ژیانی خەڵک پارێزن نەوەڵا ناتوانن بۆ کامیان لەکوێ پاراستیانە ناتوان نەوەڵە نایپارێزن و بۆی ناکرێت وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکردو ئەڵێ چەک داماڵم لە خەڵکی مەدەنی باشە خەڵک بۆ پەنا بۆ چەکە بە کە چەکی پێ بێداین وەڵی بە بۆچوونی من سەر دەرناکەم نەمەزە من وەڵی هۆکاریەوەیە کاکە هەیە دژمندارە هەیە ناحەزیەی تر هۆکارەکەی بۆەوە ناگەڕێتەوە باشە ئەو کەسانی کە دژمندارن یان ناحەزیان هەیە یان کێشەی کۆمەڵاتیان هەیە بۆ ناچن کێشەکانی خۆیان لە دادگا یەکلای بکەنەوە حەقەکانی خۆیان لێوە وەربگرنەوە پەنا بۆ چەکەکە نەبە وەڵی بڵێم چی سیقیان بە حکومت نییە ژیانی لە ژیانی خۆی ئەترسێ ژیانی تەمین نییە لە چی ئەترسێ بە پێی ئەوەی کە زۆربەی خەڵک سیخەی بە دادگاکان نەماوە وەڵی هۆکاریە گەڕێتەوە بۆ بێمتمانەی حکومت من هۆکارەکەی گەڕێنمە بۆەوە متمانیان بە حکومت نییە بتوانانی حەقی بۆ وەرگێتەوە بەڵێ باشە ئەم بڕیارە بڕای تۆ جێبەجێکرێوەکو خۆی خەڵک چەکی لێدا ماڵێ و چەکی پێ نەبێ وەڵی بە بۆچوونی من نەخێر نەوەڵە وەڵی هەر کەسە بۆ خۆی لێرە حکومەتێکە بە تایبەتی لە شاری شەمشەمە هەموو هەر کەسێک بە پێوەی کە خەڵکانێکەیە لێرە چەکیان پێ لە سەرجەم شوێنەکان هەن وەڵامی تر چۆنەڵی چەمچە ماڵی تر ناوەکەی دەرکەوتووە هەرێکێو بۆ خۆی خاوەنی سیلاهی خۆی تویتر حساب بۆ کەس ناکا و سیخیان بە حکومت نییە و سیخیان بە دادگانی و کێشەکانی خۆیان لە ڕێگەی یەکلایەکەنەوە بەڵێ بە دڵنیایە وایە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکردو ئەڵێ ئەبێت چەک لە خەڵکی مەدەنی دابماڵم یعنی چەکیان پێ نەبێت جگە لە دەماچە و کلاشنکۆف ئەویش بۆ مۆڵەتی هێزانامنیەکان باشە بۆ خەڵک پەنا بۆ چەک ئەبا والله وەزعەکە ئەمنیەت نییە وەها نییە هەمووی ڕاهاتووە سەیرەکەی شتە هەز ماڵێک وەستاشێک شەکێکی هەیە لە ماڵەوە سیلاحێکی هەیە لە ماڵەوە بۆچی سیلاحیانە ینی بۆ پەنا بۆ سیلاح بن ناچن لە ڕێگەی دادگاوە کێشەکانی خۆیان یەکلای بکەنەوە حەقەکەی خۆی وەرگێتەوە والله ئەوە کوێتە سەر لایەنی تاکە کەسی خۆیان ئەوە دادگا هەیە قانونەیە هەموو شتێکەیە ئەتوانن بڕۆن لە دادگای کێشەکانی جارە سەر بکەن وەڵامەنێکەیە پەنا دەبا بۆ سیلاح و بۆ ئەوەی خۆی مۆزوعەکە یەکلای بکاتەوە باشە ئەمە نەبوونی متمانە نییە بە دادگاکان نەبوونی متمانە نییە بەوەی کە محکەمە ناتوانێت حەقی خەڵکەکە وکو خۆی وەرگێتەوە بۆیە پەنا بۆ چەکە بات ناکەوێتە سەروی متمانەت بە دادگانە بێ ئەکەوێتە سەر تاکە کەسی خۆی وەکو پێشتری سەوتم هەموو کەسێ هەنێک کەس باوەڕی بە دادگانی یان خۆی لەو کاتەیە سەرگەرمە پەنا دەبا بۆ چاک کۆنتترۆلی تووڕێی خۆی ناکات بەڵێ باشە بەڕای تو ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ ئەتوانێت جێبەجێ بکات 100% و چەک لە خەڵکێکی ئاسایی دابماڵێ پێم وایە بڵێ هاوڵاتیان بەشێکیان ڕان وایە کە لەبەرەوەی دادگاکان نەیانتوانی وەکو پێویست حەق و مافی ئەو کەسانی کە زوڵمیان لەکری وەرگرنەوە بۆیە زۆر سیخیان بە دادگاکان نییە پێویستەکە با بڵێن خۆیان وا ڕێیان وایە کە پێویستەکە خۆیان چێکیان پێبێتە ئەوان حەق و ئەو زوڵمەی کە لیان کراوە لە بەرامبەر حەقی وەربگرنەوە بۆیە زۆربیان خاوەنی چەکن ئەمە زیاتر هاوڵاتیان دوێنی بزانین لەسەر دیادەی چەگەڵگرتن و ئەم ڕیارەی وەزارەتی ناوخۆشیمان پێڵێن ئێوەش بینەرما بن وەکو پێویست بنبڕی چەکداری نەکرد ئەسیرەکەی دوو قسە لەگەڵ بەرامبەرەکەیەکە و دەست بۆ دەمان چەکابە یان ڕاکە بۆ سیارەکە بۆ تفەنگەکەی هیچ پاڵپشتێکە هەمێت بە دادگانە دەهمێت بەو کەسە ئادەکە لە پشتەوەیە ئەوەیە مەوزوعەکە قەت خەیاڵ نەگەی پیاوێکی فەقی لە خۆی هەتە زەلای مەبکوچ هەمووی ڕاهاتووە سەیرەکەی شتە هەز ماڵێک وەستاشێک شەکێکی هەیە لە ماڵەوە سیلاحێکی هەیە لە ماڵەوە وڵی چەک هیچ شتێ ناپارێزی ئەمڕۆ تۆ بتوێت چەکەڵگیری بۆچی هەڵگیری پۆلیسا لە ئەسنای دەواما بێچەکی بێ بەڵێ بەس کە مەدەنیە جلێکی مەدەنی لەبەرەکە بۆ دەمانچەیەکە بێرەیە دادگای ئێستاکە دەستی کەسەکانی لە پشتەوەی کابرا ئەگەر پشتێکی نەبێ ناتوانێت بەچەکەەوە بسوڕێتەوە بەچەکەەوە تەعدا لە کەسێ بکە کوڕەکە ئەچێ پێچەکە کوژەیە هەمومان هەڵەستین پارەی بۆ کۆکەینەوە بە پەلەپەل هەزار دوو واستەی بۆکەین هەر لەمێ مەسوولەکانی خۆمان بن بە واستەی پەری شێدەی نویز ئەلانەوەی تریش بە خۆی تەماشاکە من خەڵکی ئاساویم فەرمو بزان چەکم پێ ئەوە خەڵکی ئاسایی بزان چەکی پێ حکەمە تا ئیسا ئەو شتەی نەکرۆ کە هەتا خەڵک پەنای بۆ بەرێ سیقەیان نیە بەڵێ محکەمە بڕێ خەڵک دەستی بەسەر ئاگردووە بۆ بڕێکەوە بۆ بڕێ نییە بۆچی خەڵکی ئاسایی پەنا بۆ چەکە بە
خەڵکی ئاسایی لەم سەرتا بە خێر بن سەرچاو خەڵکی ئاسایی پەنا بۆ چەکەبا دیارە دادگا سەرۆر نییە نازانم ئەگەر لە ڕێی دادگاوە داوەشی بکات دیارە کەم تەرخەمی زامنەکان و ئەگەر ێ زامنەکان شەو ڕۆژ بالفعل لە چەمچماڵە ئێستا خراپ نییە ئەو شتە نەماوە ئامە بینین نەکرد چەمچەماڵ هەموو شوێنەکانی تری هەرێمی کوردستان من باسیەوەکەم چەمچەماڵ هێزانەکان قسووریان نەکردو شەو ڕۆژ لە خزمەت داوڵاتیان لەوەتی مدەی 2-3 مانگە بێ هەستەکەم تۆزێ وەزع باش و مچکە شوان ناو بازارم و هەستەکەم کەس بەو شێوەیە نیە وەک جاران تفەنگ هەڵگرێ و بەدەمانچەوە بچۆڕێتەوە بەڵام تر تۆ جاری واشەیە شەو بۆتەنیا لە دوکانی پێویستە منێشەوەک من تفەنگ و دەمانچەم پێ بێ لە کاتێکە ئەمەی کۆتایی کەوتە لە کاتێکە خوانەخواستەیەکێک هات زوڵمێکی لە تۆ کرد بۆ پەنا خەڵکێکی ئام هەمە با بڵێن هەمووی پەنا بۆ محکەمەنا بە حقی خۆی وەربگرێتەوە پەنا بۆ چەکەکە نەبە خەکاشی من تۆ سێرەکەی ئێستا من تۆ ئەو پرسیارە لە من کرد من لە دوکانم بە تاختنیا بەم شەوە یعنی بە شەو ئیشەکەی نەمە خەیاتەکان یەشێ بێ بتەوێ ئەو دەقەیە زامنەکان بگاتە سەرشتی وا هەر نییە تۆ بێ خۆت هەوڵدەی خۆت لە وەزع دەربچێنی ینی خۆ هەموو کەسێک وەکو تۆڵێ هەموو کەسێک چەکێکی پێبێ ئەمە مەترسی دروست ناکە بە تایبەتی ئێستا بۆن من هەندێک کەسمانەیە هەرزەکارن هەیە منداڵە ئاگەیەوە نازانێت کە ئەم چەکە مەترسی هەیە ڕەنگە ژیانی کەسێک کۆتایی پێبێنێ یعنی ڕەنگە لە کاتێکە بە تایبەتی ئەوانەی هەرزەکارن هەڵچوونێکی ئاسایی بێکسەر پەنا بۆ چەکەکە بن ئەمە مەترسی دروست ناکە بۆ سەر من یەک پرسیارەکە من ئەم پرسیارە بۆ حکومە بەجێلم کەی توانیان مەسوولەکان کە هەمویان کە بیستی وەنەوشیان بەدواوەیە مناڵەکانیان بە دەماچەوە لە پرزگە و تێلەکان و مەسەلەن کۆمەڵە شوێن ڕیستۆرانتەکان لە چنە ژوورەوە 5-6 حیمایان بەدوایە کە ئەوە نەما خەڵکی ئاساییش ناتوانێەوە بکە ئەو بابزان ڕای تۆ کێشەکە لەسەرەوەی بۆی خەڵکی ئاسایی هەیە ئێمڕۆڵێ گەورە وەرشێنە و چک پێێتە ملەتێکی دامایی وەک ئێمە ینی مەسەلەن هەمووی خاوەن شەید وەنفالە هەموو شیوات ترسیەوەیەوە ئێمە لە کەرکۆ نزیکین تەنات ئێرە مەسەلەن ئێستا لێرە و لەم خانەخین و ئەو شوێنە شکلە لە ناوچە بەڵێ بەڵێ ئەلێەوە دابڕاوە بە حقت ئەبێت تۆیانی حساب بۆ بکەیت بەڵام لە شوێنێکی وەست تێمانەیە من بینیمە گەنجێکەوتیان ئەو کوڕی فڵان کەسە و هاتۆتە ژوورەوە سێرەکەی پسێ حیمایە بە دوای دەماچەشیاندان ئەم بە چاو خۆم بینیوە ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەتوانێت چەک لە خەڵکی مەدەنی دابماڵێ ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆ جارێ با لە خۆیانەوە دەست پێ بکەن ئیترە و کاتە وردە وردە ملکەچی فەقیریش ملکەچی ئەم بڕیارابێ و مەجبورەوەی بۆ خۆی ئەی چۆن دای من فەقیر ملکەچی دادگایە خەڵکی زۆرە بین لە هەرێمی کوردستانە چەکی پێ وڵای هەیە پۆلیسە ئاساییشە یان بۆ پاسەوانی خۆیەتی باشە ئەوەی کە ئاسایش و پۆلیسە ئەوە شتێکە و حکوومەت پێدا و چەکەکەی هەیە بەس بۆ خەڵکی ئاسایی ئەوێ چەکەڵگرێت بەدەر لەوانی کە پۆلیس و ئاسایش و کارمەندی هێزیان ئەمنین بۆ خەڵکی ئاسایی ئەوێ چەکەڵ بۆ پاسەوانی خۆیەتی یان سێرێکە کابرا ئیشێکەکە ئیشی مەعرەزەکە ئیشی بڵین هەموو ئیشێکەکە یان بە کورتی لە ژیانی خۆیت لە ژیانی خۆیەت لە ئەمنەتی خۆیەت سێ باشە بۆ خەڵک پەنا بۆ دادگا نابە بۆی کێشەکە یەکلایی بکاتەوە حقیقی خۆی وەربگرێتەوە ڕاستەوخۆ ئەبێ خۆی چەکی پێ بێ ژیانی خۆی پارێزی دادگا دیفاع لە کێیەکە ینی تۆ وەرە بۆ منە بەیانی بڕۆ دادگا بڵێ کاکە من تاقم لێکراوە بۆ نمونە یا ئەوم کراوە یا مەسئولێک پشتی ئەو کەساگرێ یا حاکمەکە بەڕەڵایەکە یا بە کەفالەت ئازادێکن کەواتە خەڵک سیخەی بە محکەمە نییە سیخەی بە دادگانیە بۆیە چەگەڵک هەموو کەسێک نایانی من پێتەڵم هەموو کەسێک نا ئێستا بۆ منە کەسێکی مەدەنی قانون بۆ کەسێکی مەدەنی ئەیکەن بە شتێکی گەورە لاسیکە ئاو بەدەست خۆیان ڕایەکێشن بەس بۆ کەسێک کە بەرپرس بێ یا کەسێکە گارێکی لە پشتی بێ یا حزبی بێ یا عەشرەتی هەبێ بنەماڵەیە بێ ئەوە دادگا بۆ ئەو نییە باشە ئایا خەڵک ژیانی ینی هێز ئەمنیەکان نەیانتوانێت ژیانی خەڵک پارێزم لەبەرەوە خەڵک چەک هەڵەگرێ یان نەخێر خەڵکەکار خۆی حەزەکە بۆ کەشخەی و بۆ جۆرە لە جۆرەکان لێ و بۆ پۆز هەڵیگرێ یان نەخێر هێز ئەمنیەکان نەیانتوانێت ژیانی پارێزن بۆی هەڵێگرێ وڵایی ئەوە ڕەگەڕێتەوە بۆ ئەوە بۆ واگەڕێتەوە ئێستا بۆ نمونە لە کەرکووکە کەس ئەتوانێت دەمانچە هەڵگرێ کەس توانێت کلاشینکۆفێکەگرێ ئیلا ئەبێ مۆڵەتی هەبێ لە شوێنێکی ئێستا ئەوەی لە کەرکووکە کێ حکومەکە منە پۆلیسی ئیتیحادیە ئەبێ مۆڵەتی ئەوی پێ بێ دە مۆڵەتی ئەوش بە کەس نایکەن ئێدە لێرە مۆڵەت ئەکرێ بە ئاسانیەکە بڕای تۆ ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ کاڵێت چەک داماڵم لە خەڵکی مەدەنی ئەتوانێت جێبەجێ بکاوەکو خۆی ناتوانێت
ئایا پۆلیسە هەڵێگرێ دووبارە ینی تۆ پۆلیسە لە ئەسنای دەواما بێچەکی پێ بڵێ بەس کە مەدەنیە جلێکی مەدەنی لەبەرەکە بۆ دەمانچەیەەکە بەیرەیە نابێ ئەوە قەت سەر ناکری باوەڕ ناکەم. من وەکو هاوڵاتیەک بەش بە حاڵی خۆم دەستخۆشی لەو بڕیارە ئەەکەم یعنی بڕیارێکی زۆر زۆر بەجێیە بەڕاستی لەم شاری ئێمایە لە وڵاتی ئێمەیە دیاردەیەک پێیا بۆ دیاردەی هەڵگرتنی چەک بەڕاستی بە هەچی کوچە و کۆڵانێکە ئەڕۆی گەنجانێک یعنی گەنجانێکی زۆر بەناتەن دروستی بە چەکەوە ئەسوڕێنەوە ئەمە مەترسی بۆ چواردەوری خۆیان دروست نەکردەوە قوربان زۆر دروستی کردووە کێشەی کۆمەڵایەتی زۆری سە من بەش بە حاڵی خۆم یعنی دراوسێم هەبووە لەسەر شتێکی بچووک لەسەر شتێکی بچووک شتی بەسەر هاتۆ یەکسەر هاتۆ پەلاماری چەکەکەی داوە تەقەی کردو بەرامبەرەکەی بریندار کردووە ئەگەر بێت و ئەو چەکە لە ماڵان نەبێ زۆر باشتر لەبانی ئەو لەوانەیە دوسێ شەڕ بۆ کەس دوشێ بەر دوسێ دار ئەبێ کۆتایی پێبێ بەس بەڵام چەکەکە بوونی چەک مەترسیەکی زۆر خراپە ژیانی ئەکەوێتە مەترسیە ژیانی ئەکەوێتە مەترسیە و زۆریش شاری ئێمە ینی بۆتە دیاردەی چەکداری یعنی یەکو شتێکی ئەوەی هلیاتە کە حکوومەتی تیانە بێ کە کەس بە کەس نەبێ هەر چوار گەنجە و پێنج گەزە و یا کابرایە کوڕە مەسوولیە شتێکە بەم لابە و لا ئەڕوا چەکەکەی پێ یان ناو سیارەکەی دایناوە زۆر شتێکی احتیاطی باشە خەڵک بۆچی پەنا بۆ دادگا ناوە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی خۆی کەسەکەم قسەکە زۆر جوانە کەسەکەم قسەکە زۆر جوانە ئەگەر لە وڵاتی ئێمەیە با منەمە سەراحەتە ئەمە شتێکە ینی ئەمە ئەبێ ئینسان ئەبێ هەموو کەسێک بزانێ هەموو هاوڵاتێک ئەگەر دادگا دەستی کەسەکانی لە پشتەوە نەبێ دادگا ئیشی خۆی بکە زۆر زۆر جوانە زۆر زۆر چاکە بەس دادگای ئێستاکە ڕێزم هەیە بۆ هەنێ دادوەری بەڕێز دەستی کەسەکانی لە پشتەوە کابرا ئەگەر پشتێکی نەبێ ناتوانێت بەچەکەوە بسوڕێتەوە بەچەکەوە تەعدا لە کەسێ بکە بەس بە محکەمە نیە بە دادگای قینیە کەسی خۆمە ڕێ فلانی خۆمە تەلەفۆنێکی بۆکەم ناسیاری فلان کەسە ناسیاری ئەولای تەلەفۆنێکی بۆکە بەرەڵایەکە ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ باوەڕت وایە کە جێبەجێ بکرێت من ئێمە ناشکوری نەبێ لە وڵاتیان ئەو نشتی خراپمان بینیوە هەل لە خۆمانەوە ڕژبینین یعنی بەش بە حاڵی خۆم من ئەڵێم جێبەجێ ناکرێت جێبەجێش کرد بۆ کەسانی فەقیر لەوانەیە جێبەجێ بکرد ئەنا بۆ کەسانی سەر و دەسەڵات و ئەوانە من ناچێت عقلمەوە خەڵکی مەدەنی چەکی پێ نەبێت چەکی لێدا ماڵێ باشە بۆچی خەڵک پەنا بۆ چەکەبات لە نازانایە چەکی لە دنیا چەک هەر نەبوو نییە بەس کۆمەڵگەکەی ئەمە وایە هیچ لە دژمنداری مێچێڵێ فلان و هیچی وانە خەتای حکوومەتەکەی خەتای وەزارە ناوخۆگەی خۆیەتی کە خۆی هەڵێ هەر خۆی وەزیرەکە بڕۆزان چەند حیمایی چەکداریەیە خەڵک ژیانی لە مەترسیایەوە پەنا بۆ چەکە من ناڵێم هەمووی لە مەترسیایە هەمووی لە مەترسیانە هەندێکی بۆ فشێ هەندێکی بۆ خۆ دەرخستن هەندێکی ئاشایرە هەندێکی مەسوولێتە بەاتێکی کوردیە کاتە بەرود مازەگەر بە لێرەی بێ آخر بۆ بۆی دیارێ کسێ بڵێ وڵات ئازایە بەڵام هەر مەسوولەکان خۆیان لە ماڵەکانی خۆیانە چەند چەک هەیە هەر وەزیری ناوخۆگە خۆی چەند چەکی هەیە لە ماڵەوە چەند تەرکی هەیە لە ماڵەوە هەمویان نەروانەوە مەسەلە ترس نییە من نازم منەوە لە ساڵەوە کادیرم بە ئالەن کاری یەکێتیم چەکێکم پێێنێ تا ئێستاش 42 ساڵە کەسی بە منی نەگوت هەستە لێ دانیشە باشە خەڵک بۆ پەنا بۆ دادگا نابە بۆی کێشە کۆمەڵایەتەکان یەکلایی بکاتەوە پەنا بۆ چەکەبە بۆچی دادگا لە ئەوە نازانیت خۆی خەڵک ئازادە چۆن ئینەکە بەڵام من نینم بە دادگایە دادگا باشترین ڕێگەیە بۆ چارەسەری کێشەکان بەڵام ئێمە ئێستا کە کوڕەکە ئەچێ یەکێکە کوژەیە هەمومان هەڵەستین پارەی بۆ کۆکەینەوە بە پەلەپەل 1000 واستەی بۆکەین هەر لەمێ مەسوولەکانی خۆمان بن بە واستەی بەری شێدەین هیچ ئەلانەوەی تریش بۆ خۆی تەماشاکان دی پارەوەرەگرێت ئەم بڕیارە بەڕای تۆ جێبەجێکرێ پێم وانە ناکرێت لەبەر دەبێت لە پێش هەموو کەسا ئەو کەسانی مەسوولن ئەو کەسانی دەوڵەمەنن ئەو کەسانی پارەدارن ئەو کەسانی چین ئەمانە جارێت چارەسەر بکرێوانش چارەسەر ناکرێن من چەکەکەم پێ بەسەر چاوە بەیانێتم لە محکەمە چیم لێەکەم ئەڵێ وەرە ماوەی 4 مانجیکە من هینی بۆکەم ئەوی مانگە 4 مانجیکە 1000 کەسە کوژم چیم بووەکە ئەوە باشەوە هینێکی بۆ کردم وەسیلە شتێکی بۆ کردم هەر نایم تۆی پێ بکوژم ناڕەوان نەڕوان بۆ دەی دەمێ گەنجێک وەکو پێویست بنبڕی چەکداری نەکرد ئەسێرەکەی دوو قسە لەگەڵ بەرامبەرەکەیەکە و دەست بۆ دەمان چەکابە یان ڕاکە بۆ سیارەکە بۆ تفەنگەکەی هیچ پاڵ پشتێکە هەمێت بە دادگا نەدە هەمێت بەو کەسە ئەدەکە لە پشتەوەیە ئەوەیە مۆزوعەکە قەت خەیاڵ نەگەی پیاوێکی فەقی لە خۆی هەتە زەلامە بکوژێت هەمووی ڕاهاتووە سەیرەکەی شتە هەز ماڵێک وەستاشێک شەکێکی هەیە لە ماڵەوە سیلاحێکی هەیە لە ماڵەوە وڵای چەک
هیچ شتێ ناپارێزی ئەمڕۆ تۆ بتوێت چەکەڵگیری بۆچی هەڵگیری پۆلیسە لە ئەسنای دەواما بێچەکی پێ بەڵێ بەس کە مەدەنیە جلێکی مەدەنی لەبەرەکە بۆ دەمانچەیەکە بێرەیە دادگای ئێستاکە دەستی کەسەکانی لە پشتەوەی کابرا ئەگەر پشتێکی نەبێ ناتوانێت بەچەکەەوە بسوڕێتەوە بەچەکەەوە تەعدا لە کەسێ بکە کوڕەکە ئەچێ پێچێکە کوژەیە هەمومان هەڵەستین پارەی بۆ کۆکەینەوە بە پەلەپەل هزار دوو واستەی بۆکەین هەر لەمێ مەسوولەکانی خۆمان بن بە واستەی بەری شێدەی نویز ئەلانەوەی تریش بە خۆی تەماشاکە من خەڵکی ئاساییم فەرمو بزان چەکم پێ ئەوە خەڵکی ئاسایە بزان چەکی پێ حکەمە تا ئیسا ئەو شتەی نەکردو کە هەتا خەڵک پەنای بۆ بەرێ سیقەیان نییە بەڵێ محکەمە بڕێ خەڵک دەستی بەسەر ئاگردو بۆ بڕێکەوە بۆ بڕێ نییە بەڕایەوە خەڵکی ئاسایی بۆ پەنا بۆ چەکە بە چەکە بێ بەس لای کارمەندی هێزانامنیەکانە بێ ئاسایش و پۆلیزەبی بۆ خەڵکی ئاسایی ئەوێت چەکی پێبێ خەڵکی ئاسایی چەکدار نییە ئەوانەی کە چەکدارن هەمووی پیا حکومەتەکان پیا حکومەتە خەڵکێکە بینین هەر بۆ کەشخەی لە بازار جلێکی کوردی کردوتە بەر خاتێکی لەبەرای و چەکێکی کردو بە پشتێنەکەیە ئەم جۆرە کەسانە هەندێکمان هەیە کارمەندی حکوومەتیش نین بەڵام خەڵکی مەدەنی خاوەنی چەکیش کاکەوە هەرێکیە لەوانە پیا مەنسوولێکن پیا مەنسوولێکن و پشت و پەنایان هەیەوانە خەڵکیان لە پشتە ئاسە بەڵێ خەڵکی من خەڵکی ئاساییم فەرمو بزان چەکم پێ ئەوە خەڵکی ئاسایە بزان چەکی پێ خەڵک ئەوانی کە خاوەنی چەکن هەندێکیانەڵێن کێشەی کۆمەڵایەتیمان هەیە بۆیە چەکمان پێ بۆ کێشە کۆمەڵایەتەکانیان لە محکەمەیەک لای ناکەنەوە حەقی خۆیان لێ وەرناگرنەوە پەنا بۆ چەکەکە بە کاکە محکەمە قانون هەیە قانون نییە لە وڵات هەیە کەس سیقەی بە محکەمە قانون نییە قانون بەس بۆ مەسوولەکانی زەوقیان لێبێ بە هەر شێوەیە قانون خەڵک بینکەن ئەیکەن بەڕای تۆ ئەم بڕیارە ئەتوانێت چەک لە خەڵکی ئاسایی لەو خەڵکانی کە تۆوت دابوو ماڵێ نەخێر ناتوان نەخێر کاکە ئەو کەسانە ئاید بە مەسوولەکان کاکە مەسوولەکانی کەس کە یەکێ هێزێک لە پشتێ و بەیەکێ لە پشتی بێتوان چەکی پێدا ماڵن ناتوان بەڕای تۆ خەڵکی ئاسایی بۆ چەکەڵەگرێت خەڵکی ئاسایق نییە چەکەڵگرێ بەڵام کە چەکەڵەگرێ سیقەی بە وەزعەکە نییە سیقەی بە وەزعەکە نییە کابرا لە ماڵە سیرەکەی بڕێ عارەبی لێە بڕێ حیزب سەرپەرشتی و ئەم وڵاتاکەن کەس سیقەی بە کەس نییە باشە بۆچی پەنا بۆ محکەمە نابن لەوەیەوە حەقی خۆیان وەرگرنەوە محکەمە تا ئیسا ئەو شتەی نەکردو کە هەتا خەڵک پەنای بۆ بەرێ سیقەیان نییە بەڵێ محکەمە بڕێ خەڵک دەستی بەسەر ئاگردو بۆ بڕێکەوە بۆ بڕێ نییە وەکوڵێن هەندێک جار ئەو کەسەی کە زوڵمەکەی کردووە کەسەکەی کوشتووە دوای ماوەیەک بەرەدرێ یان واستەیەکی بۆکەن بەرەدرێ بۆیە دڵنیان نین لەوەی کە ئەم کەسە سزاکەی وەرگرتووە بۆیە خەڵک پەنا بۆ چەکەکە بە باش ئەم بڕیارە ئەتوانێ وەکو خۆی جێبەجێ بکرێت و خەڵکی ئاسایی چەکی پێنەمێنێت تر چەکی لە دابمارێ نەخێر چەک داماڵێن نییە ناکرێ شتە کۆتایی پێێنە ئەو شتە ناکرێت لێرەیە لەبەرەوەی ئێمە حکوومەتمان نییە پەرلەمانمان نییە هیچ-شتێکمان نییە کە خەڵک دەستی پێوە بگرێ و بڵێ من سەر و ماڵمە پارێزی ئەو شتە نییە دڵنیان نییە لە ژیانی خۆی دڵنیان نییە بە دڵنیایی ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەبارەی ئەو بڕیاری کە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر دیاردەی داماڵینی چەک دەری کردووە زۆربیان پێیان وایە لەبەرەوەی خەڵک دڵنیانی لەوەی کە ژیانی پارێزراوە هەر کەسێک کە چەکێکی پێ چواردەورەکەی چەکی پێ لە کاتی هەر کێشێکی کۆمەڵاتیان لە کاتی هەر تووڕەبوونێکی ئاسایی ڕاستە خۆچەکان بەکارێن بۆیە دڵنیانی یا هەندێکیشیانیانوت ئەو کەسانی کە کارمەندی هێزانامنیەکان لەبەرەوەی چەکیان پێ چەکی حکومیان پێ لە کاتی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی ئەتوانن بەکاربێن بۆیە ئەو کەسانیش کە مەدەنین لە ترسی ژیانیان لە ترسی هەر کێشەیەکی لە ناکاو ئەیانەوە چەکەکان بەکاربێن چونکە سیقەیشان بە داگانیە لەوێ مافەکانیان بۆ وەرگێتەوە باوەڕشیان وا بوو کە ئەم بڕیارە ناتوانێت وەکو خۆی جێبەجێ بکرێت لەبەرەوەی خەڵکانێک هەیە کەسانی پلەبەرزیان لە پشتە بەبوونێ و کەسانەوە چەکەکانیان لێ وەرناگیرێتەوە هیوادارین هەموو لایەک سەر و ماڵی پارێزراو بێ پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خۆتان لەگەڵ